من نام دەریاکە میرزایە تەمەنم 31 ساڵە و خەڵکی شاری هەولێرم. سەرەتا من هەلە منداڵیەوە حەزم لە خولیای کامیرە و ئەستێرەناسی و ئەو بوارەدا هەبووە. لە ساڵی 2007 کامێرایەکی بچووکی دیجیتاڵیم بەدەست کرد. سەبر دەستم بە وێنەگرتن کرد و خۆم فێر کرد و وەکو واوی چوومە دنیای فۆتۆگرافیەوە لەو تەمەنیەوەدا. لە ساڵی 2016 کە سەردانی گروپێکم کرد لە سۆشال میدیا، خەڵک وێنەی خۆیان بڵاو دەکردەوە، ئەو بە کامێرەی گوتیانە دانەیەکیان وێنەی گەردوونی بڵاو کردبەوە کە لە ماڵەکەی خۆیدا گرتبوو. ئیتر کەوەچی پرسیارم لێکرد وتی بە تریسکۆپێکی ئاسایی گرتومە و لە ماسەفاتەکانی بوونەرە منیش کە داوام کرد و خۆشبەختانە توانین بەدەستم گاتن. ئیتر چەندە تریسکۆپەکە ئەم دانەیان بوو، ئەمە 4 ئینچونیوە 114 ملیمە. ئەمە بۆ منداڵان بەکاردێنن زیاتر بۆ فێرکردن و ئەوانە لە قوتابخانەکان بەکاردێنن بۆ باری فۆتۆگرافی بەکار نایبێ شێوە. بەڵام من توانیم هەر کامێرەیەکی هەرچۆنێک کامێرەیەکی پێڕە بکەم و ئیشەکەی خۆی پێ بکەم. ساتا خولیاکە هەر بۆ وێنەگرتن مانگ بوو، وەتم حەزم لێ وێنەی مانگی پێ بگرم و لەکنە خۆمی دابنیم. ئەو وێنەی مانگی پشتەوە تقریباً 20 ڕۆژی پێچووە تاکە وێنەکەی بگرم. بەو تریسکۆپی 8 ئینچەوە گرتم. ئەمە تقریباً دایمیتەرەکەی 20 سانتیمە. تریسکۆپێکی ئاست مام ناوەندە وەکو وا برین. توانین بۆ کاری فۆتۆگرافیش بەکاری بینی. ئەو وێنەی کە لە پشتۆم دیارە خۆشبەختانە لە ناشنەل جوگرافیک مافی بڵاوکردنەوەی کردرا لەلایەن یەکێک لە دەرهێنەری فلیمەکانەوە بەکاردێتن. ئەم وێنەیە بە دوو کامێرە گیراوە. دانەیەکیان بۆ وێنەگرتنی ڕەنگەکان، ئەو دانەیەکیان بۆ وێنەگرتنی ئەو داتایانەی یاخود ئەو تەفاسیلێک کە لەسەر مانگدا هەیە. واتە بە دوو کامێرەمان بەکارهێنایە. چکە ئەو ڕەنگانێک کە ئەمە بەکار لە ڕەنگەکان مانگدا دەبین. مانگ وەکو بزانین ڕەساسی بەدەرەکە یاخود سپیە، بەس وەکو تریسکۆپ تەماشای دەکەی ڕەنگی وات پێشان دەداتن کە مێشکۆچی بێ لەگەی ڕادەوەستی. ئەوان کانزایەکانی سەر مانگن. سای 2022 بوو مانگی دەبوو وێنەی چکەم مانگم بڵاو کردەوە. ئیتر بۆ ناستاش تقریباً 2 مانگی 20 تاکو جواب بداتەوە. بەڵام بۆچی جوابەکە هاتەوە وتی هەندێک پرسیارمان هەیە ئەو وێنەیە چۆن گرتووە و چ ئەو کرد بەکارهێنا چ تەکنیکە کرد بەکارهێنا دەبی هەموو شتێک بە سەراحەت بۆی باس بێت. ئیتر خۆشبەختانە ئەو لە 16 2023 وێنەکەم ناسا بڵاو کراوە. هەستمە کرد کە توانم هەیە شتی زیاتر پێش بخۆم شتی زیاتر بڵاو بکەمەوە. ئەو وێنەیە کە بڵاوم کردەوە بۆ تریسکۆپەی گەورەیە بوو 10 ئینچە. ئیتر بۆ نازناویەوەی کە ڕوونترین وێنەی مانگ کە لە مێژوو داگیرا بێت. ئیتر وێنەکە دەنگدانێکی زۆر بەخۆ دابنی. هەر لە سەرەتای بڵاوکردنەوەی لە پێیجەکەم ئیتر لە ئەمریکا بڵاو بۆ میلیۆنان بینەری هەبوو. ئیتر گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دوای گەشتە عێراق و پاشان هەرێمی کوردستان. تەنانەت وێنەگری یەکەمی ئەمریکا ئەندرو مەکارتێ. ئەو کۆنتاکتم زۆر لەگەری هەیە قسە لەگە دەکاتن. زۆر وێنە بڵاو دەکەم و کۆمنتی لەسەر دەکاتن دەست خۆش وێنێ زۆر جوانە. یاخود ئەگە پرسیاری شەوی لێم دەکاتن لەگەر ڕێکخراوی کەنەدی هەیتنس کەنەدیان سپیس ئێجنسی کەەوە کۆنتاکتین باشتری هەیە لەگەڵ ناسای ئەوانیش فڵۆیان کردیمە کۆنتاکتێکە منیان هەیە. ڕێکخراوی ئەوروپیش هەروەها بە هەمان شێوە کۆنتاکتیان لەگە کردیمە. زۆربەی ئاژانسە فەلەکناسە بەناوبانگەکان یعنی کۆنتاکتم لە گەریان هەیە تام قسەیان لەگە بکەم. 90 وێنەکانم هەموو لە ماڵەوە گیرانە سەربانی ماڵەوە. باشترین کاتریش لە وەختی زستانانە تایبەتی وەچی باران دەباریتن و ئاسمان ساف دەبیتن. مانگ بەرز بیتەوە لە ئاسمان کەمترین چینی هەوا لە مابینی من و کامێرەکە هەیە. ئەو کاتی وێنەکە زۆر بە جوانی بە دەردەکەوێت.